سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازیزان، من دڵزار لەشکری نووسە و ڕۆژنامەنووس هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم. جەژنی نەورۆز لە هەموو لایەک پیرۆز دەکەم، هیوادارم هەمیشە لە خۆشیدا بن. لە ماڵەوە دەمینەوە پشتگیری ڕاستپاردە و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبین. نەورۆز لە ماڵەوە خۆشی و شادی دەکەین. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک دەخوازین، دووبارە هەر لە خۆشیدا بن. کارێز فەرزەندە مازر دانیشتوی خەڵکی سۆرانم. ئێمە لە ماڵەوە دەمێنینەوە، نایەنە دەرەوە. ئەگەر ئەرکێکی زۆری نەبێت، کارێکی زۆری نەبێت، نایەنە دەرەوە. و داوەش لە هەڵواتیان دەکەین نێنە دەرەوە کە بتوانن لەو نەهاتنە دەرەوەی بتوانن یارمەتی وەزارەتی تەندروستی بدەن و یارمەتی داون دەستگا ئەمنیەکان بدەن و بۆی بتوانین پێکەوە بە هەماهەنگی ئەو ڤایرۆسە نەهێنین. بێقاچی بکەن کە لە ماڵەوە ماینەوە ئەو ڤایرۆسە بێقاچە ناتوانێت بوازرێتەوە، کە هاتینە دەرەوە ئەو ڤایرۆسە دەگوازرێتەوە. ێزە بۆیە کە لە ماڵەوەدا دەنیشین خۆمان سەرقاڵ دەکەین بە تۆڕە کۆمەڵاتیەکان و هەندێک کردەوەی ئەرکەکانی ماڵەوە کە نەمان کردووە پێمان نەکراوە، ئێستاوا جێبەجێ دەکەین و خڵاشی دەکەین ئینشاءالله. و داواش لە خەڵکی کوردستان و بە تایبەتی سۆران دەکەین نێنە دەرەوە، یارمەتی داون دەستگا ئەمنیەکان بدەن و ڕێنماییەکان تەندروستی جێبەجێ بکەن کە بتوانین بە هەماهەنگی ئەو ڤایرۆسە نەهێنین و لە ناوی بین. هاونیشتمانیانی خۆشەویست، مەترسی ڤایرۆسەکان هیچی کەمتر نییە لە مەترسی جەنگەجییانەکان. ئەمڕۆ تۆ وەک تاکێک وەک هاونیشتمانیەک بەرپرسیارەتێکی ئەخلاقی لەسەرشانە، ئەویش ئەوەیە کە بتوانی پارێزگایی لە ژیانی خۆت و لە ژیانی هاونیشتمانیان بکەیت. تاکە ڕێگەش کە بۆی بتوانی ئەم بەرپرسیارەتی هەڵگری ئەویش مانەوەی لە ماڵەکاندا. هیوادارم لە ماڵەکاندا بمێنەوە، زۆر کارێ دەتوانی تۆ ئەنجامی بی لە ماڵەوە، لەوانە خوێندنەوە، تەماشاکردنی فیلم، هاوکاریکردنی ماڵەوە، هەر کارێکی تر کە تۆ خۆت ئارەزوود لێبێت. ئەم قۆناغەژوە تێدەپەڕێ، ئەتوانی بە نەتیجەیەکی باش و ئەم قۆناغەژوە تێپەڕێنین ئەگەر بتوانین هەمومان هاوکار و هاودەنگ بین. بەڵێ بۆمانەوە لە ماڵەکاندا.